سلاوتان لبه هەواڵەکانتان پێشکەشەکەین. پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە ڕازێ ئوستورێک ڕێزان ساریجا فاق ئوزگور ئەڕۆڵ مەسڵوم دینج بۆی بتوانن ڕێبەرۆجەران عومەر خێری کۆنار حامڵی هەڵدرمەوەی سەکتاش ببینن سەردانی داواکاری گشتی کۆماریان لە بۆرسا و بەڕێوەبەتی زیندانی ئێمرالی کرد. پەیوەندی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان بە دەرەوە بە تەواوی پشراوە. داواکاریەکان بۆ دیدار وەڵام نادرێتەوە هەندێک جار دوای چەند مانگێک سزای دیسپلین وەکو پاسای ڕێگری لە دیدارەکان بە پارێزەران ڕادەگەنرێت. بە گوێرەی دوایین راپۆرتی نووسینگە یاسایی سەدە کە هەفتەی کانونی دۆم بڵاوکراوەوە لە 27 تەموزی 2011 تەنیا لە نێوان ئایار یاخود ئاوی 2019دا 5 جار دیداری پارێزەران ئەنجام درراوە. دوایین دیداریش لە حوتی ئاوی 2019دا ئەنجام درابوو. لە ساڵی 2014 5 جار دیداری بنەماڵەکان ئەنجام درراوە. دوایین دیداریش لەگەڵ براکەی لە سیابی 2020دا بووە لە یەکەم ڕۆژەوە واتە لە 5 شوباتی ساڵی 1999 تا ئێستا 2 جار لە 27 نیسانی 2020 بۆ 25 یاداری 2021 بە تەلەفۆن ڕێگەدراوە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی ئەنجام بدرێت. دوایین پەیوەندی تەلەفۆنیش 25 یاداری 2021 پاشماوەیەکی کەم پچڕێنراو لەو کات و هیچ زانیاریەک لەو بارەوە بەردەست نییە. سێمین کۆنگرەی ئەنجومەنی گەلی کەمپی مەخموور کە بە دروشمی بە بنیانانی کۆمەلگەی دموکراتی خۆپارێز ڕێبەر ئاپۆ ئازاد دەکەین دوژمن لەناو دەبین بە بەشداری 420 نوێنەر دەستی پێکرد لە دوای 6 ڕۆژ کارەکانی کۆتایی هات. لە هەڵبژاردنەکەدا فلیس بوویداک و ئەحمەد شەهباس وەکو هاوسەرۆکی ئەنجومەن هەروە گەلی بەبورن هەروەها عەلی بلەهی و نودەمیەمان وەکو دیوانی ئەنجومەن هەڵبژێردران. دشش ڕۆژادە نقاشی گرانبەها هاتیکردن پر نرخاندنên ku mirov bikare ji bo dema pêş wekî ronahî bi li pêşiya xwe bibîne û vê xebatê bide meşandin hatêkirin. Pêvajoyekî zehmet re em derbas dibin. Rewşa yekemîn ku em xwe di ber de berpirsiyar bibînin rewşa rêbertiya me. Polîtîkaya înkar û îmhaya ku li ser gerê Kurd û li ser xaka Kurdistanê tê meşandin ji bo vê bûyîna bersiv. Ji bo demê pêş ku bikaribin polîtîkayên li ser wargihê belavkirinê vala derxistin. Bi qasî ku ji me tê daliye hikûmet, daliye neteweyîniyek bûyî, daliye herêmê de xebatê ku bêxwestin pêkanî nawana vana hemî ê bihêlin ku pergala wargihê hîn zêdetir baweyekî xurttir li ser linga bimîne. Polîtîkayên valekirina gundan, polîtîkayên penaberkirinê ê ku dixwest li ser esasê civakê bê bingeh bike û bê ziman bike wekî mexmûr me vê polîtîka ku di asta cîhanî de polîtîkaya penaberkirinê me vala derxistiye, me zimanê xwe heta asta dayî parastiye, me pergala ava kiriye, me şêweyê jiyanê ava kiriye. کۆمەڵی ژنانی زنوبیا لە بەیاننامەیەکدا نیگەرانی خوان لەبارەی ڕەشی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان و دەربڕی بۆ داوایان کرۆ دەست بەجێ دۆخی تەندروستی ئاشکرا بکرێت. دوێنێ کۆمەڵی ژنانی زنوبیا لە بەیاننامەیەکدا کاڕاستی ڕاگشتی کە لە ئەنجومەنی وەکتیبی پەروەردەی لە مەجلیسی کۆمەڵی ژنانی زنوبیا ئەمەل عەلی خوێنرایەوە تێیدا داوایان کرد دەست بەجێ ڕەوشی تەندروستی ڕێبەر ئۆجۆلان ئاشکرا بکرێت. لە ڕاگەیەنراوەکەدا گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجۆلان شەرمەزارکرا و ڕایانگەیاندنە و مامەڵەکردنە دەرخەری ئاوابوونی ڕەهەندی ئەخلاقیەکانە و گەندڵبوونی باو پرەنسیبەکانی مافی مرۆڤە. داواش دەکەن دەست و برد ڕەوشی ڕێبەر ئۆجۆلان هاشکرا بکرێ ڕێگە بە بنەماڵ و پارێزەرەکان بدرێت سەردانی کرد. مۆجەختیان کردەوە پرسیارەتی پێشێلگارەکانی دەسەڵاتی تورک بەرامبەر بە ڕێبەر ئۆجۆلان دەخەنە سوی CPT هەروەها لە ڕاگەیەنراوەکەدا داوا دەکەن تێکۆشان مەزنتر بکرێ چونکە ڕەوشی زیندانی مرادوو مای ئەو پەڕی نیگەرانە. نزار محمود باژێروانی گۆڕان لە هەڵەبجە و نیعمەت معروف هەندای مەکتەبی سیاسی حەزبی شێوەی کوردستان دواخستین پرۆسی هەڵبژاردنەکان بە مەترسینەوە دەبن بۆ سەر قەواری هەرێمی کوردستان و دەڵێن دەسەڵات بڕوای بەدەست و دەستکردنی دەسەڵات نییە نایەنە دیموکراسی سەرپێی خۆی بکەوێ و بەردەوام پرۆسەکە دوا دەخەن 50 بە 50 دەسەڵاتەکان دابەش کراوە تاوەکو ئەمڕۆ. بە بڕوای منەوەی دەسەڵاتدارە لە کوردستان هەر خۆی بڕوای ئەسڵەن بە دیموکراتی بە دەساودەستی سوڵتە نییە ینی ئەوەی سەبەبی ئەساسیەتی و خۆمانەزانین لە 92 تا ئێستا ئەو دوو حیزبە بە تایبەتی باوەڕیان بەوە نەبووە کە دەساودەستی سوڵتە بکەن هەر 50 بە 50 لەسەر ئەوە ئەساسە دروست بووە یانەوێ لە کوردستانە ئەم دوو زۆنە هەبێ هەر یەکێ لەو زۆنانە بەهۆی میلیشیاکانیانەوە ئەو لایەنانە خۆیان سەرپەرشتی ئەو زۆنانە بکەن ئیتر کێ دەرەچێت کێ دەرناچێت کێ هەڵبژاردنەکە کێ نایکا بە هەموو شێوازێ شەڕی ئەوەیەکەن کە هەر خۆیان بنووە خۆیان دەسەڵاتیان لەو زۆنانە هەبێ و بەهۆی میلیشیاکانیانە بتوانن
ئەگەر کەسێکی زۆری نەهێنەیان بە هەر شێوە لە شێوەکان بتوانن هەم بە تەزویر هەم بە زۆری ئەو میلیشیانە نێڵن کە دیموکراتی ڕێگی خۆی بگرن لە ئەساسا خۆیان باوەڕیان هەر بە دیموکراتی نییە ئەسڵان ئەگینا ئێمە ئەکرا هەر لەو کاتێک کە پەرلەمانی کوردستان هەبوو بۆ خۆمان بڕیارمان باە ڕۆژێکمان دیاری بکردای بۆ ئەوەی کە هەڵبژاردن بکرێت پەرلەمانی کوردستان ئەمە بووە ئەمە یەکێکە لە خەلەکان کە پێمان دەڵێ ئەم هەرێمە نەیتوانی یان نەیانویست کە خاوەنی دەستورێک بێ بۆ لانی کەم بەڕاستی چارەسەری ئەمانە بکە دووەمیش پەرلەمان دەور و گرنگی خۆی هەیە بەڵام ئێستا ئینسان دوای 30 ساڵ 32 ساڵ حکومڕانی ئەگەیتەوە قەناتە کە ئەم لایەنە دەسەڵاتدارانە بە تایبەتی هەردوو حزبی حکومڕان نایانەوێت پەرلەمانێکی ئەکتیڤ هەبێ بۆ ئەوەی دەست بخاتە سەر کەم و کوڕی و نەهامەتەکانی ئەم ملەتە بۆ چارەسەرکردنی یعنی ئەگەر ئینسان بگەڕێتەوە بۆ یەکەم پەرلەمان بەرپرسیانی هەرێمی کوردستان لە مستەوای مەکتەب سیاسی و سەرکردەکان لە پەرلەمانە بوون پەرلەمان ڕۆحیەت و ئەوە یەکتر بوو وردە بە پێ قۆناغەکان وایان لێ کرد ینی هەندێک لەو خەڵکانەیان بردە ناو پەرلەمانەوە کە ئینسان نازانی ناوی بنێکی کە ئەمەش سەدفە تەسادف نییە بە قەناعەتم ئەمە ئەم لایەنانە وردە ئەکەن کە ئەهمیەت و قورسایەتی پەرلەمان کە دەوری کاریگەری هەیە بۆ یاسادانان و بۆ چاودێری حکوومەت ئەو ئەهمیەتی نەمێنێ تقریبا پەرلەمانی وەکو دیواخانی لێ بکەن ڕۆژێک پەرلەمان داخەن ڕۆژێک مماتە لێ پیاکەن ڕۆژێک ئەمەکەن ینی وردە ئیش ئەەکەن بۆ ئەوەی کە ینی پەرلەمان دەوڵ و تەسیراتی خۆی نەمێن بەتێکی پەرلەمانیش نەمێنێ سەخۆی ئێستا حکوومەتێکی بەڕێکەرەکە ئەمە بۆ خۆی کارەساتە بەڕاستی ماڵپەڕی تەفدا پرێس بڵاوی کردێتەوە هەوڵی بەرزانەکان بۆ داخستنی سکاڵاکەی ڕێکخراوی سندوقی قوربانیانی کوردستان شکستێنا و ئێستا بە ناوچاری گرانبەهاترین کۆمپانیای پارێزەریان گرتووە بە فەرمیش لە دادگا خۆیان تۆمار کردووە ئاژانسی تەفدا پرێس بڵاوی کردێتەوە هەوڵەکانی بەرزانی بۆ داخستنی دۆسی دادگای فیدرالی ئەمریکا شکستێنەوە و ئێستا لە کۆمپانیایەکی پارێزەران با ناوی گرینبرێک تراورینگ کە گرانبەهاترینە و جگە لە ویلایەتی ئەمریکا لە چەندین وڵاتی دیکە نووسینگیان هەیە گرتووە ئەمەژە بۆ شکراوە کۆمپانیای پارێزەرانی گرینبرگ تراورینگ زیاتر لە 2650 پارێزەری هەیە لە سەرانسەری جیان نووسینگیان هەیە و وڵاتانی یابان، سنگاپور، چین، کۆرەی باشوور، پۆڵەندا، ئیمارات، ئیسرائیل، سەعودیا، ئیتالیا، ئەڵمانیا، بەریتانیا و هۆڵەندا لە ئاسیا و ئەفریقاش ئەوەشیان ئاشکرا کردووە سەرجەم ئەولۆبی و هەوڵانەی بەرزانەکان کردیان بۆ داخستنی دۆسیەکە بە ئەنجام بووە تا ئێستا بە ناچاری خوان لە دادگا تۆمار کردو و دەبێت لە بەردەم دادگا ئامادە بن و چاوەڕێی کۆتا بڕیارن ڕۆژی 30 کانونی دومی ئەمساڵ ڕێکخراوی سندوقی قوربانیانی کوردستان دۆسیەیەکی 332 پەڕەیان لەسەر بەرزانی و نەوەکانی لە دادگای فیدرالی ئەمریکا تۆمار کرد کە تێیدا 25 جۆر تۆمەتیان ئاڕاستە کراوە لە 15 شوباتیشدا دادگا فەرمانی ئاڕاستی بەرزانەکان کردو و داوای وەڵام دەکات بەرامبەر ئەو تۆمەتانە و ئەگەر شکست بێنێ ئەوە دادگا لە ماوەی 21 ڕۆژدا لە دژیان بڕیار دەدات. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان بڵاوی کردوتە ئێوارەی دوێنەی هێزە چەکدارەکان ئێران لە ناوچە سنوورەکانی بانە دەستڕێژی گولان لە ژماری کۆڵبەر کردووە بۆ کۆڵبەرێکی کورد کوژراوە تەشڵێن تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لەبارەی کوشتنی کۆڵبەرێکی کورد لەلایەن هێزە چەکدارەکان ئێران ڕاگەندایەکی بڵاو کردوتەوە لە ڕاگەنراوەکە داماژە بۆ کراوی ئێوارەی دوێنەی هێزە چەکدارەکان ئێران لە ناوچە سنوورەکانی بانە دەستڕێژی گولان لە ژمارێک کۆڵبەر کردووە بۆ کۆڵبەرێکی کورد کوژراوە دەڵێ کۆڵبەرە لە ڕووداوکە کوژراوە تەمەنی 40 ساڵە خەڵکی سەقزە ناوی جعفەر فەرەجیە و باوکی دوو منداڵ بە گوێرەی ئاماری ڕێکخراوی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان ساڵی ڕابردوو زیاتر لە 30 کۆڵبەر کوژراوە نزیکەی 270 کۆڵبەری دیکە بریندار بوون ئەمەش بەرزترین ژمارە قوربانی بوونی کۆڵبەرانە لە 10 ساڵی ڕابردوودا. سەرۆکی ئەمریکا دەڵێ ئیسرائیل ڕەزامەندی دەربڕیۆ لە مانگی ڕەمەزاندا هێرشەکانی بۆ سەر خەزە ڕابگرێ ئەوش لە چوارچێی ڕێکەوتنی ئاگربەستە کە گفتوگوی لەسەر دەکرێت. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ بەرنامەی کۆمیدی سیپ مێرس لە تۆڕیی NBC ئەمریکی لەبارەی ئاگربەستی خەزە زانیاری نوێ خستۆتە ڕوو و باسی لەوە کردووە کە ئیسرائیل ڕەزامەندی دەربڕیۆ لە سەروەستاندنی هێرشەکان بۆ سەر خەزە لە مانگی ڕەمەزاندا ئەوش لە چوارچێی ڕێکەوتنی ئاگربەستە کە گفتوگوی لەسەر دەکرێت. مۆدەڵی ڕێکەوتنەیەک لە نێوان لایەنەکانی ئیسرائیلدا هەبووە کە لە مانگی ڕەمەزاندا بەشداری هێرشەکان نەکەن بۆی کاتیان پێ بدرێت بۆ ڕزگارکردنی هەموو دیلەکان کە لەلایەن حەماسەوە دەستگیر کراوە. کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی عەرەبی داوای ڕاگررتنی هێرش و کۆمەڵکوژی لە ئیسرائیل لە غەزە دەکەن بەڵام بنیامین ناتانیاهۆ سەرگۆزرانی ئیسرائیل ڕەتی کردوێتەوە هێرشەکان ڕابگرێ دەڵێ یەک مانگی دیکە حەماس بە تەواوەتی لەناو دەبین. شەڕی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە ئێستا پێی ناوەتە 144 ڕۆژەوە قەیرانی مرۆی بە شوێکی مەترسیدار
ڕۆی لە هەڵکشان کردو. وردەکاری زیاتر لەم ڕاپۆرتە خراوەتە ڕوو. شەڕی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە پێیناوەتە 144مین ڕۆژەوە. ئەمە لە کاتێکدا کە قەیرانی مرۆیی بە شێوەیەکی خێرا و مەترسیدار لاڵکشاندا و بەرنامەی خۆراکی جیهانی دەڵێ زیاد لە چارەکێکی دانیشتوانی غەزە پێدەویستە خۆراکیەکانیان نەما و هۆشداری دەدرێت لە سەدانەوەی منداڵەکان بەدەست بەدخۆراکیەوە دەناڵێنن. هەرچەندە بارودۆخ لە سەرجەم پارێزگا جیاوازەکانی کەرتی غەزە لە سای نەبوونی خۆراک و کەمی ئاوی پاک و خزمەتگوزاری پزیشکی و تایبەت خراپتر بێ، ئەوە تا نەهامەتیەکانی دانیشتوانی باکووری غەزە دووهێندە زیاتر و نزیکەی 800,000 فەڵەستینی هیچ کۆمەک و یارمەتیەک وەرناگرن و ڕووبەڕووی تارمایی برسێتی بوونەتەوە. تەنانەت بەشی زۆریان بۆ ئەوەی ئاردیان دەستکەوێت بە زیندوی لە ژیاندا بمێنەوە پەنایان بردوۆتە بەرهاڕینی ئالێکی ئاژەڵ. بەڵام تەنانەت لە ئێستادا ئالەکی ئاژەڵیش کەم بۆتەوە و بەرەونەمان دەچێت. ئەوەتە هاوڵاتی محەممەد ئەلغۆل کە شەکەتی و ماندوێتی بەڕوخساریەوە دیارە دەڵێ ماندووبوونی هەر هەموو ئەوەش بەڕوونی بەڕوخساری جەستەمانەوە دیارە. دانەوێڵە و ئارد و برنج تەواو بوون، تەنانەت ئالێکی ئاژەڵیش نەماوە. ئەو بە نائومێدیەوە دەپرسێ لە بەردەم ئەو هەموو شێوازی کوشتنەی کە دەرحەق بە مافەکانمان ئەنجام دەدرێ دەتوانین چی بکەین؟ کوشتن، برسیکردن، ڕووخاندن، گەمارەوە، سەرما، ئەوە بەشێکی بچووکە لەوەی لە باکووری غەزە تێیدا دەژین. قسەکانی ئەبوو عەلا کە یەکێکی دیکە لە دانیشتوانی غەزە هیچ جیاوازێکی لەگەڵ ئەو قسانەی سەرەوەدا نییە و دەڵێ چیتر هیچ شتێک نەماوە بۆ ئەوەی بیخۆین. ئێمە دەتوانین بەرگەی برسێتی بگرین، بەڵام چی بە منداڵەکانمان بڵین کە ڕۆژێک یان دوو ڕۆژ تێدەپەڕێ و یەک ژەم خواردنیان خواردووە. ئەگەر بەهۆی بۆردمانەکان و منداڵەکانمان لەدەست نەدەین، ئەوە بۆی برسێتیەوە لە دەستیان دەدەین. جیهان بۆ ئەوەی بجوڵێ چاوەڕێی چی دەکا. خاتو ئیمان عەبید لای خۆیەوە پێداگیری لەسەر ئەوە دەکات چیتر بەرگەی ژیان ناگرن. ئەو دەڵێ نە ئاردمان ماوە و نەخۆراک، پەنا دەبینە بەرهاڕینی ئالیک و دەیکەین بەنان و دەرخواردی منداڵەکانمانی دەدەین. ڕاشی دەکەنێت تەنانەت ئەو برنجەی بۆ ماوەکی زۆر دەمان خوارد ئێستا نرخەکەی بۆ 5 ئەوەندەی پێش شەڕەکە بەرز بۆتەوە. لە تواناماندانیە بیکڕین. ئاردی گەنم هەر بەدەست ناکەوێ و ون بووە. ئاردی گەنمە شامی و جۆ هەرچەندە تامی ناخۆشە کەچی نرخەکەی بەرز بۆتەوە. ئێستا و شتانە دەخۆین کە ئاژەڵەکانیش نایخۆن. ئەحمەد ئەبوو عۆدا منداڵە و گەورەترین هیوا و ئومێدی ئەوە بوو وەک منداڵانی دیکەی گیان خواردن بخوا و دەڵێت من نەخۆشی گورچی لەم هەیە، پێویستم بە خواردن و چارەسەرە، هیچ شتێک نییە، نامەوێت لە برسا بمرم، چەندین ڕۆژتێ دەپەڕێ من تەنها یەک ژەم خواردن دەخۆم، وەمان دووبوونم دەمانەوێت خواردن بخۆین. نووسینگە ڕاگەاندنی حکومەت لە غەزە هۆشداریدا بەوەی برسێتی بە شوێکی گشتی لە کەرتی غەزە و بەتایبەتی لە باکوور لە شاری غەزە بڵاو بۆتەوە. هەروەها هۆشداری لەوەی ڕەنگە سەدان هەزار لە ژن و منداڵ ببنە قوربانیە و برسێتیە. ڕاید ئەلنەمەسیش وتەبێژی مانگی سووری فەڵەستینی لە غەزە ئەوەی پشڕاست کردوەوە لە ئەنجامی برسێتی و نەبوونی خۆراک ژمارێک منداڵ هەیە مردون و نایانەوێت لە لیستی مردوەکاندا تۆمارکرێت. ئەو بەرپرسەی مانگی سووری فەڵەستینی لە لێدوانێکدا بۆ ئاژانسی هەواڵی جیهانی عەرەبی AWP باسەوە دەکات ماوەیەک دوای ئاگربەستە کاتێکە تێگڕای هاتنە ژوورەوەی بارهەڵگرەکان 80 بارهەڵگر بووە. ئێمە لەو کاتەشدا داوای هاتنە ژوورۆی زیاترمان دەکرد تاکو لەگەڵ بارودۆخە کارە سەتاویەکە و قەبارەزیانەکاندا بگونجێ، بەڵام بەم دوایانە ژمارەی هاتنە ژوورۆی بارهەڵگرەکان زۆر کەمی کردووە. هەروە ئاماژە بۆ دەدا ئەوەی وای کرد بارودۆخی مرۆی لە باکووری غەزە خراپتر و سەختتر بێ بریتە لە پرۆسی ئەو گەڕان و پشکنینی سوپای ئیسرائیل ئەنجامی دەدا لەگەڵ تەحەکومکردن بە بڕ و کواڵێتی ئەو شتانەی کە دێنە ژوورەوە. ئەلنەمەس لە درێژەی وتەکانیدا دەڵێ هەندێک ڕۆژ کەمتر لە 30 بار هەڵگر کە کۆمەک و یارمەتیان پێیە دێنە ژوورە و هەندێک ڕۆژی دیکە هیچ بار هەڵگرێک نایەتە ژوورەوە بە ناوچەکانی باکوور و شاری غەزە. ئەبوو خەلەف وتەبێژی دەستگای فریاگوزاری و بەدەمەوچوونی ئاوارەکان لای خۆیەوە جەختی لەوە کردوێتەوە بارودۆخ لە کەرتی غەزە لەسەر هەموو ئاسەکان لە خراپەوە دەڕوا بۆ خراپتر و نەخۆشخانەکان وەکو پێویست کار ناکە. لە کۆی 22 سەنتەری پزیشکی و تەندروستی سەر بە UN ڕەوە تەنها 6 بۆ 7 دانیان ئیش دەکا و دەڵێ لە باکووری غەزە بارودۆخەکە کارە ساتاویە. هیچ هەواڵێکی نوێ لەوێوە نایە چونکە گەیشتن بەو ناوچانە بۆتە تەحەدایەکی گەورە. هەموو پێدراوەکان ئاماژە بۆ دەکەن لەو ناوچانە تەرمای و برسێتی دەرکەوە.
لەو ناوچانە تارمای و برسێتی دەرکەوتووە. ئەبوو خەلەف جەخت لەوەش دەکاتەوە ئەو کۆمەک و هاوکاریانەی دەگەن بەسنین و بەشناکەن لە نێوان هەردوو مانگی کانونی دۆم و شڵات 61 هەوڵ هەبوو بۆ هێنانەوەی ژووری کۆمەک و هاوکارەکان کەچی تەنها 12 هەوڵیان سەرکەوتوو بووە، ئەوش بە بڕی کەم کە بەش ناکە. ئەڵبەتە نەتۆ یەکگرتووەکان پێشتر چەندین جار هۆشداری داوە بەوەی تارمای برسێتی هەڕەشەیە بۆ سەرکردی غەزە، بە تایبەتی دوای ئەوەی UN ڕاو بەهۆی بردوانەکانی ئیسرائیل و پرۆسی هاتنە ژوورۆی کۆمەک و هاوکارەکانی بۆ باکوور هەڵپەساردووە. هەرشاد.